كردم زمانم كردية من خەڵکی کوردستانم بەکەلتور و جل و بەرگن جیاوازە نیشتیمانم مافی ڕەوای خۆمە منیش سەربەست و ئازاد بژیم بەندکرا ماڵیان ڕوخانم بەڵام من هەر نەبەزی کوردم 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 كردم خلقي كردستان زماني من كردية خدان ولا تقدرين كل سوري من زندية كردم خلقي كردستان زماني من كردية خدان ولا تقدرين كل سوري من زندية كردم 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 شاهدم ڕۆژگار و مێژوو چەند ساڵە تێنەکۆشی دوژمن و نایارمان زۆرن دەخوازن بندەست بژین شاهدم ڕۆژگار و مێژوو چەند ساڵە تێنەکۆشین دوژمن و نایارمان زۆرن دەخوازن بندەست بژین چەند ساڵە دوژمنی زۆر دەرخاکی من بەش بەش دەکات تا دەبینێ میللەتی کورداڵای وڵاتم دات كردم زمانم كردية من خەڵکی کوردستانم بەکەلتور و جل و بەرگم جیاوازە نیشتیمانم مافی ڕەوای خۆمە منیش سەربەست و ئازاد